ئێمە لە هەرێمی کوردستانە نزیکەی 25 بۆ 30 میلیارد متر سێجا ئاومان هەیە لە ئێستا کێشەی ئیکتیفای ذاتیمان نییە بۆ ئاو بەڵام لە مستەقبل کێشەی گەورەمان بۆ دروستە بێ ئەم 35 میلیارد متر سێجایە دێت و دەڕوا واتە دێتە هەرێمی کوردستان بەڵام دواتر ئەڕوا گرنگە ئێمە ئاوەکان کە گلی بدەینەوە لە ئێستاە 42 بەنداو لە هەرێمی کوردستانە دیزایانی بۆ کراوە دیزاین و دەرخستە 19 لەم بەنداوانە ئێستا کاری تیاکرێ و بەشێکیشیان تەواو بوون حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئێمە لەسەر ئاسی بەڕێوەبەرایەتی گشتی ئیدارەی ئاوەدەین لە هەرێمی کوردستانە پێویست بوو ئاو لە هەرێمی کوردستان وەزارەتێکی تایبەتی هەبێ کە وەزارەتی تایبەتی نییە پێویستە ئیهتیمام و گرنگی تایبەتی پێ بدرێ بۆ ئێمە دووچاری کێشەی ئاو نەبین چونکە ئاوی ژێر زەویمان کێشەی بۆ دروستە بێ و ئێستا بە شەرەکانمان کێشەی ئاوی بۆ دروستە بێت لە 800,000 هاوڵاتی لە قەڵاتزە کێشەی ئاوی بۆ دروستە بێ لە پەرلەمانی کوردستانی پرۆژەیەکی زۆر گرنگ و گەورەمان ئامادە کردووە کە ناومان ناوە پرۆژە یاسایی پاراستن و ئیدارەدانی ئاو لە هەرێمی کوردستان ئینشاءالله لەم 1-2 مانگەی داهاتوو ئەکەین بە یاسا بەو یاسای ئێمە ئەتوانین ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکە و ئیهتیمامی پێ بدا و پارەی بۆ تەخسیس بکە ئەتوانین ئاوی داهاتووی نەوەکانی خۆمان بپارێزین.